بەڵێ هەر لە شاری کەرکووکی خۆشەویست ئەمێنینەوە لە شاری کەرکووک کۆڕێکی شعری بۆ بەرهەمە شعریەکانی مۆتیع جەباری ڕێکخرا با پێکەوە بینەری بین. دەستەیەکی گرنگی کۆمەڵگان ئێوە ڕوخبەیەکن کە ئێمە پێویستە ئەمینەوەی تازە شانتان بێن با پەرواری جیاوازی و بواری سیاست و ڕۆشنبیری و ئاینی و ئەدەبی و چەندی بواری دیکە ئێمە کۆڕمان لە شاری کەرکووک ساڵۆنی شەقامی جمهوری کۆڕێکی شعری بۆ بەرهەمە شعریەکانی نووسەر و شاعیر مۆتیع جەباری ڕێخست لەو کۆڕەدا کە ژمارەیەک لە ڕۆشنبیران، ئەدیبان، ڕۆژنامەنووسان ئامادەی بوون خات و مێژوو مۆتیع کچی نووسەر و شاعیر مۆتیع جەباری بەرهەمە شعریەکانی باوکی خوێندەوە. دواتر لەلایەن ئامادەبووانەوە گفتوگۆ دەربارەی شێعرەکانی شاعیر کران. هەوای شادی نەوای ئایە بێتەوە ئەگەر شادی بە شاری دڵ سەفەرکە پەشیمان و بەلامان نابێتەوە ئەبینی چۆن لە خەڵۆتگای کوڕێکمان ساز کرد لە ژێر ناونیشانی خەڵۆتگەی خەیاڵ بڕیار بۆم کۆڕە بۆ باوکم ساز بکرێ بەڵام لەبەر بوونی پێش هاتێک کە هاتە پێش و لەبەر باری تەندروستی نەیتوانی لێرە ئامادە بێ بۆیە من شارەکانیم خوێندەوە تقریبا 7-8 بۆ 10 ساڵێک ئەبێت ئەو کۆڕی ئەنجام نەداوە پڕ بە دڵ خۆی بۆم کۆڕە ئامادە کردبوو زۆری پێخۆش بوو هەموو شاعرانەی کە ڕۆحی لەگەڵ یا پەڕەوازە کردبوو هەموو ئەوانەی گوڵبژێر کردبوو بە نیاز بوو کامڕۆ بیخوێنێتەوە بەڵام بەداخەواوە ڕوویدا من لەبری ئەو شارەکانم خوێندەوە و ئومێد دەکەم کە جێگەی لە ئاستی خواستی ئامادە بووانە وا پڕووکە وەکو ئەو بیبات ئەو دەمەی بەهاری خۆشی